ڕابوو ئاخر من نازانم بۆچی نێوی ئێمە دوانەتان وەک یەکداناوە. بۆچی؟ هەمووی تاوانی پورتە. تۆ زووتر لە دایک بووی، ناوی تۆمان ناشیرن، چون ناوی براکەت فەرهاد بوو. ئەویش لەنجی کردووتی ئەگەر مناڵی منیش کچ بێن ناوی دەنێمە شیرین. لەبەرچی چون نێوی کوڕەکەم خسرەوە. ئێستا دەبێت چی بکەین؟ ئاسڵان نیگەران مەبن، من خۆم لەگەڵ بەڕێزەمانی قسە دەکەم، بێگومان قسەی من قبوڵەکە، بێگومان. توبا خانم کەوچیەک لەم هەنگوێنە خۆی حاڵت باش دەبێتەوە. دەڵێن بابەگیان باشتر نییە بێمەوە نەخۆشخانە بەڕێزەمانی. شتێک نییە. ببورن بەڵێ وەکو شتێک ئێمە باش بە یەکتر نەناسراوی. من ناو ناسنامەی ئێوە نازانم. بەڵێ حەق بایەوە من ئەمیری ئاشوفتەم لە خزمەتانم. بەڵێ بەڵێ جەنابی ئاشوفتە ئێوە بۆچی تەنیا تەشریفتان هێناوە؟ ئەی خات و فەخری و شیرینجان دەکوێن. من هیچ هەواڵێکم لەوان نییە، پێم وایە کە هەڵەی ڕوویداوە. من ئەوە نیم کە ئێوە بیری لێ دەکەنەوە، من ئەوەم کە ڕەنگە قەت بیری لێ نەکەنەوە. ببورن تێنە گەیشتم. من زاوای خۆشکی ئێوە نیم، هەڵێک ڕوویداوە. من تێناگەم لە ماڵە چه باسە. تۆ خۆت وتت کە زاوای. زاوا لەکێ بوو باوکە؟ ڕاستەکەمە شەیتانە. حەق بە ئەموشەکرە، من بەگشتی زاوام، یانی زاوا نییە. بۆ خۆی دەڵێ کە زاوایە، ئێوە دەڵێن نەهار زاوا نییە. نا دۆستی فەرهادە. بەڵێ بەڵێ ئەمیر دۆستی منە. کەوایە بۆچی وتان زاوایە؟ دەڵێن گیانە دایگە بڕوانە ئاغا مەنسوور ئەمە ناوی زاوایە، یعنی ناسنامەی زاوایە. بەڵێ زاوایە. ئێوە کە وتان ئاشوفتەیە مەگەر نەکاکە؟ نا ناسنامەی زاوای ئاشوفتەیە. بڕێجار پێ دەڵێن زاوا، بڕێجار پێ دەڵێن ئاشوفتە. بەڕێزەمانی هەروایە من ئاشوفتەم، بەڵام لە ناو ماڵ بانگم دەکەن زاوا. ئێستا هەر جۆرێکتان پێ خۆشت بانگم بکەن. بانگیشم دەکەن من هەر لێرم. دیارەکان بەڕێزە ئاشوفتەیە. مەگەر ئەم چەند ڕۆژە من نەبووم چی ڕوویداوە؟ ئێستا بۆچی نابی خۆشکی من لێرە بێ؟ زۆر ڕوودا و قەوماوە کە ئێوە لیان ئاگادار نین. هەر ڕووداوێکە قەوماوە دەبێ ئەمڕۆ تەواو بێت. باش نییە لە ناو بنەماڵەیەکدا دوو کەس لە یەکتر تۆرابن، ئەویش لە کاتی سەری ساڵدا. من خۆم ئێستا زەنگی لێ دەدەم بۆ خۆشکم فەخری، دەڵێم هەستن بێن بۆ ئێرە و زاوایشیان لەگەڵ خۆیان بهێنن. ئەگەر ئەم کارە بکەیت تاوێک لێرە ڕاناوەستم، یا جێگای منە یا جێگای فەخری. بەڵێ تووبە تۆ خۆ لەمە ئاکارانە دەبوو ئێمە و فەخری هەموو کات پێکەوە بووی. ئیتر ناتوانم، یعنی ئیتر گیان بەسەر بووم، بڕوا بکە. دەی چی بووە؟ فەخری شتێکی وتووە، کارێکی کردووە؟ نا، تەنیا زۆر ساڵە کە من خەریکم لەگەڵ بنەماڵی شوەکەم دەژیم. ئێستا ئەم ساڵ نەورۆز پێم خۆشە لەگەڵ مێردەکەم و مناڵەکانم تەنیا بم. تاوانە، یعنی دوای تەمەنێک من ناتوانم لەگەڵ بنەماڵی خۆم تەنیا سەفەر بکەم. بڕوانە تووبە، ئێوە کارێکتان کردووە لەلایەکەوە دەڵێی فەخری نێت بۆ ئێرە دەتەوێت لەگەڵ بنەماڵەی شوەکەت بە تەنیابی. لەلایەکی ترەوە ئەم کوڕەت خستووەتە شوێنی خۆت و هێناوتە بۆ ئێرە. ئەم کوڕە دەی دۆستی فەرهادە، چەند جاریش هەستاوە هاتووە بۆ ماڵمان. دەی با دۆستی فەرهاد بێ؟ یعنی کوڕی من مافی ئەوەی نییە دوای تەمەنێک دۆستەکەی بۆ ڤیلای باوکی لە باکوور داوت بکە. بابا ئاخر من قەت ئەم کوڕە ناناسم. ئەم کوڕە ناوی هەیە، ناوی کاگ ئەمیرە، بنەماڵەکەشی زۆر باشن، ڕێز و احترامن. ئەتۆ بنەماڵەی ئەم بەڕێزە لەکوێ دەناسی؟ دەی بڕوانە ئاغا مەنسوور دایکی هاتبوو بوو دایکە چی بێت؟ بیستە بووی کە کوڕەکەی دەیەوێت لەگەڵ ئێمە بێت بۆ سەفەر، هات بۆ بزانێت کە کوڕەکەی لەگەڵ چه بنەماڵێک دەیەوێت بڕاتە سەفەر. دەی جا باشە ئێستا ئێمە بە باشی پاسان کرد؟ بەڵێ بە چ لەونێ. ئەم کوڕە دەبێت زووتر ناوی هەیە ئاغا ئەمیر. زۆر باشە، بەڕێز ئەمیر پێ و قەدەمی لەسەر چاوەکانی ئێمە، بەڵام خوشکی منیش دەبێ بێت. بڕوانە چۆن خەریکی لەگەڵ ڕوح و ڕەوانی من کایە دەکەی، ئێستا جەڵتەم لێ بدا و بکەمە سەر دەستت حاڵت چاک دەبێ؟ پێت خۆشە؟ بابا تۆ یانی یەک حەوتە، تەنیا یەک حەوتە تکا دەکەم، یانی دووربوونی خوشکە گیانت ناتوانێت تەحەموول بکەی. بابا تۆ بۆچی ئەوان تێ هاتووە؟ بڕوانە ئەگەر فەخری بێتە ئێرۆ پێ بنێتە نێو ئەو ماڵە ئیتر ڕەنگ ڕواڵەتی من نابینی. وەسەلام کۆتایی کەلام.
خان بابا ئەوە خەریکی چی دەکەی؟ خەرێکم هەڵەکانی لاپەڕەکانی تاقیکردنەوەی شاگردەکانت دروست دەکەم. ئێوە خۆ خەریکن هەڵەکان پاک دەکەنەوە دروستەکەی دەنووسن. دەڵێم خۆ ئەوانە غەڵەتیان نووسیوە خەرێکم دروست یەکەم. بەرگەکانی مەتمەتیکی دوێنێشتان هەر بە چاولێ کرد؟ دێ ئەرێدی وتم بۆچی هەمویان بوون بە 20 بیدەنەوە بە من دیسان چاویان دەی بابا شەوی نەورۆزە ئێستا گەرێکی 20 بدەی شتێک قۆمێ لای گەڕێ نابێ ئەوان دەبێ فێر بن. چی فێر بنەوان؟ بڕوانە سەرەتا بەمانە دەڵێن لەسەر بژەکان ئۆ دەبنێن حوتی لەسەردا بنێن دوایی کە دەڕۆنە پۆلی سەرتە دەڵێن نادایمەنێن. بزانم کاتێکە خۆشتێک دەنووسی بۆ وێنە حوتی لەسەردانەی؟ نا بەڵام من خۆم دەزانم کە چۆن بابا لەگەڵ من یەک و دوومەکە کارم زۆرە. ئەمانە دەبێ فێر بن چۆن بنووسن. بابا تو ئەگەر ڕاستەڵێی ها فێریان بکە کە دەبێت چی بنووسن. ئەگەنا هەر گەمژەیەک سەرنجام فێر دەبێکە منداڵ چۆن بنووسێ دێ ئەمە گرنگ نییە. گرنگ ئەمەیە کە ئەم منداڵە بە چ شێوەیە گەورە بکرێ. منداڵ جارە بیدەم بە من بڕۆ بزانە کێیە دوایی دێم هەمویان جارێ بڕۆ بزانە کێیە. باوکمە. ئالۆ سەلام باوکە. سەلام باشی؟ من باشم. هەنگەکانتان چۆنن؟ ئەی خراپ نی. قوتابیەکانی تۆ چۆنن؟ ئەوانیش باشن. منداڵنی تر. ئەلۆ سەلام خان بابا. سەلام بابا. بە فریان بگە بەو بەخت و چارە ڕەش بووم خان بابا. چی بووە بابا؟ منسوور ئەسلەن هیچ شتێک لە خوازبێنی شیرین نازانێت. ئەمە چ قسەیەکەیەکەی من خۆم لەگەڵی قسەم کرد. هەڵەیەک ڕووی داوە خان بابا. هەڵەیەک ڕووی داوە بە فریان بگە خان بابا. هەڵە نەبووە. هەموو دەزانن کە من دەبێت هەتا دوایین ڕۆژی ڕەشەمە لەسەر کار بم. دەی کۆتایی ڕەشەمە 2-3 ڕۆژی ترە. ئێستا بابزانم دەتوانم چی بکەم. ویستم پێت بڵێم کاتێکە دی کراسە چوارخانەکە میش لەگەڵ خۆت بهێنی. دیت خۆ نابێ ئەوان بێن. نابێ بهێڵی فەخریش بێت ئەگینا هەموو شتێک تێک دەچێ. بڕوانە دەبێت ڕاستیەکەی بە منسوور بڵێ. بڕوان بکە خان بابا لە پاش نیوەڕۆ هەتا ئێستا 4-5 جار چوون پێی بڵێم. بەڵام لەبەر هەنگەوانی ئەوەندە تێک چووەکە خان بابا ئێوەش لە ناکاو شتێک بە منسوور نەڵێن ها. وای بڕوانە منسوور خەرێکی لەگەڵ شیوە قساکە زۆر باشە دوای پەیوەندی ئەگرم. بەڵێ هەوڵی خۆم دەدەم کاتی خۆی بگەم. هەرچەند کە ئەمساڵ ئێوە زۆر سەرتان قاڵە. کێوت و یەکە سەرقاڵم لە هەمیشە بێکارترم. هەموو ساڵێک هەمووان لە دەوری یەک کۆ دەبووینەوە بەڵام ئەمساڵ ئێمە لێرە پورت و ئەوان لەوێ نازانم وەڵڵای. دەی ئێستا کە پورمەوان نین لە ئەلۆ شیوە ئەو چوو خان بابا بوو واکەی خەریک بووم لەگەڵ باوکم قسەم دەکرد. باسیەتی زیادی دەبێ. ماڵێ تۆ بی خوددا چۆن دڵتان دێ؟ چی بوو؟ هەم دیسان ناوی باوکت بیست ڕەنگ و ڕوخسارت پشکوت. ئاخرەوە نازانن کاتێکە لەگەڵ بنیان بە مهرەبانی قسە دەکات دڵم چۆنی لێدێ. ئەوەندە دڵخۆش مەبە خەرێک بووی کە خراپی بکەی. من؟ لەبەر چی؟ شتێکی ناخۆش قەوماوە. باوکت وا بیری کردوێتەوە کە بۆ شیرنی پورت داوا کاراتوە. باڵێ ئێستا ئەمە نابێ بڕۆن و باکوور پورشت نابێ بڕوا هەتاکو لە دەرفەتێکدا بیرێک بکەینەوە. نا باڵێ ئێستا چی بکەین؟ نازانم گرفتار بوون چوو. ئێوەیشی تر زۆر خۆتان ئازارە دەنا بابە من و تۆ ئێستا شەرعەن و بە پێی یاسا ژن و مێردینە. زۆر دڵت خۆشە ها مارە بڕانێکی ئاساییە کە دەکرێت خێرا بەتاڵی کەیتەوە. مەگەر ئەوەی کە من مرد بێتم مەگەر یەکی لەو زەردەواڵەنە پێم و بدات و دەست بەجێ گیانم دەرچێت ئەو کات خۆ بەخۆ مارە بڕانەکە بەتاڵ دەبێتەوە.
وتم باوکی من بەم حەسانیە دەست لە سەری خەسرۆ هەڵناگرێت وتم باوکی من ئابەم حەسانیە کچەکەی نادا بەشوو دوای چی توێ نەحاتمان کرد نە هاوار بوو خۆی هات بۆ ناو ماڵ فەرموو بڕۆ چارەسەریکە ئێستا وەرە هاتوو هاوار کە بزانم دەگەیتە کوێ دەڕۆم پێت وایە کە ناڕۆم دەڕۆم دەڵێم کاک مەنسوور من کچی ئێوەم دەوێ دوا قسەتان چییە ئەمی باوکم دوایڵێم بڕۆ من لەم لاوە ڕۆ تۆ لەوە بڕۆ دێ سەلام سەلام زەرمات نەبێ لەم کاتەی شەودا لە ناوباخە چی دەکەین ئەها هیچی خۆم لێ نەدەکەوت وتم بێم هەوایەک تازەکەمەوە هەوا باشە من نەبووم چی ڕووی داوە هەمووتان پەرێشان و تووڕان پورە فەقی و دایکیشت خۆ زۆر خراپ بەگشتی یەکدا چوو بابا تۆ بی خوددا لە من داوا مەکە کە بڵێم چی بووە هەر شتێکیش کە قەوما بێت چارەسەری دەکەیت مەگەر نا ئەرێ دەبێت چارەسەر بکرێت بەڵام کۆ هەتا چارەسەر بێت چارەسەر دەکرێت ئێستا بڕۆ بخەوە کچم بە چاوان باوکە گیان شەو باش شەوت باش بەختمان بەرز بوو کە خەسرە و لێرانە ئەگینا دەبوو بە ڕۆمەڵ خێزان ئێستا دەبێت چی بکەین دەبێت سەبر بکەین مەسەلەی هەنگەوانیەکە چارەسەر بکرێت بگەڕێنەوە تاران لە لایەکی تریشەوە دایکی ئەمر بگەڕێتەوە بۆ ئێران بەلەم نێک شتێک سازکەین هەتا باوکت ڕازیکەین و دوای لە دایکی ئەمیریشمان بوێ کە بێتە خوازبێنی دەڵێم دایە من نیگەرانی ئەمیرم گەنجە دەترسم تااقەتی نەمێنێ و بڕوات و هەموو شتێک بە باوکم بڵێ ئەمیر گەنجیش گەنجەکانی قەدیم ئەگەر باوکت بوو دەست بەجێ دەستی منی دەگرت و دەیبردم بۆ ماڵی خۆی ئێستا خراپە ڕێستان لێ دەگرێ و هەموو شتێک لە ناو دڵی خۆیدا دەمێنێتەوە ناخ خراپ نییە ئێستا هەستە بڕۆ بخەوە بەیانی زوو دەباستی بە ئەمیرت وتووە بەیانی زوو دەبێت لە خەو هەستێ باڵێ وتومە دەی هیوادارم بەختی یارمەتی بدات و خۆی لە ناودڵی باوکت جێ بکاتەوە کە کاتێک هاتنە خوازبێنی ڕەنگە وەڵامی ئەرەی پێ بداتەوە دەڵێمە بەستە زمان ئەمیر چم مانگە هەنگوێنێکی بوو نا تۆ هەر بەڕاستی وەت زانیوە ئێوە پێکەوە ژن و مێردن هەر سوکە مارەیە کراوە بۆەوەی کە بتوانن بەڕاحەتی پێکەوە قسان بکەن و نەختێک بێن و بڕۆن هەرەوەندا وەی دایە مەگەر من چیم بە تۆ وت هیچێ خەوەی تر هەستە بەیانی زوو دەبێت لە خەوەستی هەستە بخەوە تۆش وەکو من بێتاقەت بووی خەوت لێ ناکەوێ بە قوربانیت بە قوربانیت وەی فەرهاد خەونی ئاڵۆزت دیتووە کەوایە نەدیتووە وتم ڕەنگە خەونی ئاڵۆزت دیتووە هەر کات خەونی ئاڵۆزت بینی بڵێ فەرهاد باشە زۆر خۆت ماندوو مەکە ماشەڵڵا خان بابا ماندوو نابێ وەلی ماشەڵڵا بڕستی لە گەنجەکان باشترە ئەس خەزە وەرزشکردن کارێکی زۆر دژوارە من کە ئیتر ماندوو بووم لە بیرم بمێنێتەوە کە ئەسپەنەت و خان بابا بسووتێنم یعنی بەم بەیانیە زووە کێ ئەڵیکە کەسێک کاری بەسەرمەوە نیەخۆ نەکات جواهێرە
نەکا شتێک بۆ مەلک ناز خاتون قۆما بێ هیچ ئیتر لەمە خراپتر نابێ نۆروزەکەشمان لێ شێوە ئێوە وەرزش بکەن نیگەران مەبن من دەرگاکە دەکەمەوە وەرزش بکەن با سەرماتان نەبێت دەیدێ 4 5 6 7 بەڵێ سلام سەلام فەرموون کاکە بۆ کوێ هەروە سەر داخستۆ دێتە ماڵەوە مەگەر ئێوە نەتانوت کە فەرموون مەوەتم فەرموون ینی لەگەڵ کێ کارتان هەیە لەگەڵ ئێوە باشە ئیش ڕوودار من خەڵکیان ماڵام چیەکەی چی دەڵێ کاکە بم بەیانیە زووە منت ناسی ئێستا دەتوانم بێمە ماڵەوە ئارام بەدایە ژیان ئارام ئەوە خۆ باش بیخۆ بۆت باشە بیخۆ دەرورێ بیخۆ بە قوربان پێم وایە هەرچی کەمتر بتبینە خێراتر ئارام دەگرێ ها وەرە پورەگیان وەرە بیخۆ بە قوربان قوربانی ئەو بەژن و باڵایە چاکە بێ چاکە بێ یانە من باشم خدایە دایکیان بەسەیتر هەر کەس نەزانێ پێی وایە کە تازیێداری دەکەین ها خدا نەکات وتم باش شتێک بڵێم کەشوهەوامان بگۆڕدرێ بابا ئێمە خۆ کەش و هەوامان باشە بۆ ئەتەوێ بیگۆڕی خان بابەکیان مەگەر نابینی دایکم چارێکێکە خەریکە دەگری هەر خەسرە و خەسرەوە دەکات بابا ئەمە گریانی خۆشیە بەدەست خۆم نییە بە قوربان 10 ساڵەکە چاوم بێ نەکەوتووە آخر بۆچی ئاگادارت نەکردین بە قوربانت بما خدایە آخر لە بەرەوە ماندوو ببوو ئەی دایکت لەبەرت بمرێ بە قوربان وان نەکا پورەگیان ئارام بە قوربانت بم لە چی ماندوو بووی خسرە گیان لەوەی کە هەموو ڕۆژێک دەبووە بم گوتپا گوتێن مۆرگن دڵم دەیەویست بەیانی کە لە خەو هەڵدەستم بڵێم سەلام بەیانی باش چه بەیانێکی دڵڕەفێن باریکەڵا شەوکە ناهێڵی ئێمە بنوینە بەیانی زوو هەڵدەسی ئاژەڵی گەوج لەکوێ چی هەو دەکەی ها سەلام بەیانی هەمووتان باش چ بەیانێکی دڵڕفێنە ئێوە هەمیشە وا ڕاهاتون کە ئەوەندە بخەون نەناس خەزا من زۆر زوو هەڵەسم بەڵام نازانم بۆچی دوێنێ شەو خەوم لێ نەکەوت دوای نوێژی بەیانی بوو کە توانیم نەختێ بخەوم ئەویش دەنگی مامە شەکر هەر لە ناو گوێمدا بوو زۆر ژیرەها زۆر عاقڵە بنەماڵی ئێمە هەموو زوو هەڵدەسن بەڵێ دەزانم هەمیشە بەیانی زوو هەڵدەسی بەڵام من پێم خۆش نییە کە ئێوە بەرنامەی خۆتان لەبەر ئێمە تێک بدەن نانا ئەم قسانە چییە؟ پێم خۆشە ئەم یەک دوو ڕۆژە کە لێرە میوانی ئێمەن خۆشی ڕابوێرن بەڕێز من زاوای ئاشوفتە من وەکو کوڕی خۆتان زانم بەڕێز زاوای ئاشوفتە بەیانیتان باش بەیانیەکی دڵڕفێن وەرە دانیشە لێرە دانیشە ناوشایی بخۆ بەیانیتان باش بەیانی تۆش من نەموت بەیانی زوو لە خۆ هەستا بڕیار بوو کاک فەرهاد من هەڵسێنە لە خەو بانگم کردی هەڵنەسایتەوە ئیتر دەبووای من چیم کردایە زۆر سەیرە بابە وەز بە پێمەکەنە لەوێ ڕاوەستاوە نان و چاک بخۆ ئەی بۆچی وا چاو لە سفرە دەکەی نان و چایەکەت خۆیتر دەی من کە هەنگوێنم پێی خۆش نییە مرەبا دەخۆم چی؟ هەنگوێنت پێ خۆش نییە؟ ڕێدێ پێم خۆش نییە؟ دا خاڵت لە دەستدا دەیواز لەو بەستە زمانە بهێنە پانیر بخۆ من دەڕۆم هەتا ئامادە بم خێراکە نان و چایەکەت بخۆ لە ئێمە وەدوە نەکەوی مەگەر پێشبڕکی هەڵاتنە لەوەش خراپتر درەنگ بکەی لە ناو تیمەکەەوە دەرت دەنێن لەگەڵ باوکم دەچینە هەنگەوانی بڕوانە من نێوانم لەگەڵ هەنگەکانە قەت خۆش نابێت دوای من دڵنیام ئەوانی سەبارەت بە من ئاوا هەستێکیان هەیە زۆر باشە توێش مەگەر بڕیارە بڕۆیتە ناو کەنوەکان بخەوی وتم تۆ ئەوینداری هەنگەوانیت کارەکە خراپ نەکەی ها ئاخر لەبەر چی من دەزانم لە هەنگیش دەترسی دە خاڵی تریشت لە دەستا
بەڕای دایکم پیاویش پیاوی قەدیمی. زوو کە پەلەکە نانەکەت خۆ با بڕۆین بەجێ نەمێنی. وەکو شتێ زۆرە ملیە پیاویش پیاوی پێشوو دەی هەنگیش هەنگی پێشوو. هەنگەکانی ئێستا گەنجن و هەموو کەسیش دەگەزن. مەترسیدان بابا. چە نانی چە سفرەیەک نوشی گیانت بێ بخۆ عەزیزەکەم بخۆ بە قوربان. دایە جۆرێک دەڵێن هەرکەس نەزانێت دەڵێ کەم 10 ساڵە هەر برسیدی کێژاوە. تۆ هەم دیسان ویستت کە حاڵ و هەوامان بگۆڕی. ئای چە هەوایەک. هەڵبەت کوڕم تۆش زۆر هەناسەی قوڵ نەچێشیە ڕادیۆ توێتی پیسبوونیەوە ئەمڕۆ پلەی لەسەرەوەیە. من ئەگەر ئەم باخچە و گوڵەکانم دەبێ ئەم ماڵە و ئێوەم دەبێ دەبێ ئەم ئاسمان و ئەم هەوایشم بێدی بێبزانم ئێوە کە ئەوەندە بێت تاقەت بوون ئەم 10 ساڵە لەوێ چیتان دەکرد بۆچی تاوێک نەهاتی ئەم باخچە و گوڵەکانی ببینی؟ لەبێ ئەگەر هۆش و هەواست لەسەر خۆ نەبێ و بە کارەکانت ڕانەگەی خێرا کارەکەت لەدەست دەدەی. من ئەگەر مەرەخستین وەرگرتبا و بەهات بامەوە کاتی گەڕانەوە حتمما یەکێکیان لە جێگای من دانابوو کارەکەم لەدەست دەدا و ئەو کات بۆ خەرج و بەرجەکان و تووشی کێشەدا. ڕابی لەسەرت گەڕێت یعنی تۆ برسیەتیشت کێشاوە لە ناو کۆڵانیش خەوتووی. ناوە قسانە چێدایگە خەریکم دەڵێم ئەگەر ئیزنە وەرگرتبا و بەهات بامەوە کارەکەم لەدەست دەدا. بەم جۆرە کە تو بگەڕێتەوە دەبێ هەم دیسان لە دوی کار بگەڕێ. من هاتمەوە کە بمێنمەوە. قڕ بە سەرم خان بابا چی بۆ کچەکەم وە بیرم کەوتەوە کە دەبێت تەلەفۆنێک بکەم ببورە. باوکتو ئەوان هیچ نەڵێ ئەسڵە نابێت سەبارەت بە هاتنی خەسرە و شتێک بزانە. کام مەسەلا؟ شتێکی گرنگ نییە ئێستا دوای پێتان دەڵێن. ئەتو ئەگەر تەلەفۆنت کرد بۆ باوکتو ئەوان لەبارەی خەسرەوەوە هیچیان پێ ناڵێ خۆم پێیان دەڵێ. باڵێ بە چاوان خۆ بابە بخۆ خەریکم. هەڵی گرنەوە تەلەفۆنانەتان. چی بوو؟ ئاگادارت کردن کە چی بووە؟ نە تەلەفۆنی ماڵ وەڵام دەداتەوە نەگوشیەکانیان. من پێم وایە چون بۆ هەنگەوانی بابە. ئەرێ لەبێ مۆبایل لەگەڵ خۆیان نابن. ئەسڵەن لەبیرم نەبوو. ئێستا چی بکەین؟ نازانم. دەڵێم جارە چۆنە کە ئاگاداریان نەکەینەوە بابە. ئەرێ بڕوانە فەخری جارێک پێی خۆش نییە کە کەس بزانە قسرەواتوەتەوە. ئێستا لەبەرچی من نازانم ڕەنگە بیر و هزرێکی هەیە. ئەرێ پێم وایە دەیەوێت کە میوانێکی گەورە بگرێەوە هەموو خۆشحاڵکە. ئێمەش باشترە جارێ بە مەنسوور و بنەماڵە هیچ نەڵێن. ئەوان بڕادێ پێویست خۆیان حاڵ و دۆخیان خراپە. ئەرێ بابە با کارەکە لەوە خراپتر نەکەین. نازانم حتم حەق بەیەوەیە. ئەرەیتر دایکمەوەوان کە بزانن خەسرۆ گەڕاوەتەوە بە تەواوی تێک دەچن. نازانم دەیەوێت چی لێبێت ئەم گڵۆڵە کاموایە هەر پێش دەخواتەوە. دەڵێن ساڵێک کە باشە لە بەهارەکەیدا دیارە. ئەم ساڵ چ ساڵێکە؟ نا بابا ناشکری مەکە. ڕەنگە ساڵێکی زۆر باشیش بێ هەتا ئێستاکە کە هەر هەواڵی باشمان بیستووە. خۆش کە دەستگیرانی گرتووە. کوڕاپورت دوای 10 ساڵ لە هەندەران گەڕاوەتەوە. دەیترچی؟ دەی بەڕای ئێوە ئەم دوو ڕووداوە لە پاڵیەکدا زۆر ڕووداوی باش و ئاسایین؟ بەڵێ
بوو ئەوەی کە من و تۆ لە کارەکانی خۆدا سەرمان دەرناچێ حەت حکمتش تایە. ئەخە بڕوانە بنیادەم زۆر بەپەلەیە. بنیادەم تەنیا بەرپەی خۆی دەبینێ ئابم جۆرە بڕوانە ئابم جۆرە. ئەو چییە؟ بۆچی پێەکەنی دەیبڕۆیدی بڕۆ بە فێرگەکەت بگە بە درەنگەکەوی ها؟ خەریک بۆم بیرم دەکردەوە کە خان بابا من هەتا ئێستا بە ئێوە متبوو کە چەندە ئێوەم خۆش دەوێ و لەبەرت دەمرم. بەڵێ 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 وتبووت دەی وتبووت وتبووت دەتەوێت درێژەی پێ بدەی بیدە بیدە لەبەرت دەمرم. بڕوانە بڕۆ بۆ قوتابخانەوە درەنگەکەوی ئەوەندە لەگەڵ من یەک و دوومەکە بڕۆ بزانم. بە چاوان خواردنی خۆش بۆ نیوەڕۆ دروست بکەنە خواحافیز. وەل لەگەڵ بەخوا حەیفە حەیفە چەندە ئاغا مەنسوور زەحمەتی ئەم هەنگانەی کێشە. دایگیان هێشتا کشتێک ڕووی نەداوە. ئەرێ بەڵام بارودۆخەکە زۆر باش نییە. ئاغا مەنسوور هەنگەکانی هەر وەک مناڵەکانی خۆی خۆش دەوێت. خدا دەزانێت چەندانیان لێکەم بووتەوە. دەڵێم ئێستا کە شتێک نەبووە بەگشتی دوو دەنکە هەنگ کەم بوونەتەوە کە گوایە یەکێک دایکی هاچە زۆر لە مێژە ون بووە ئەویش تریش کە خودی هاچە کە لە دوی دایکی دەگەڕێ ئێستا هەر هاج و واجە بۆ خۆی هاج و واجە. ئەرێ سەلام کاک مەنسوور. گیانە بابە گیان ئەم دۆستەت وەکو شتێک باش تێ نەگەیشتووە پێویستە کەمێ تێ بگات. نەنا من تێگەیشتوم بەڵام تەنیا وەکو کچی پورم شیرین دەبی شتێک بڵێ حاڵ و هەڵامان بگۆڕێت ئەرێ وایە وەکو شیرین ئەرێ ئەرێ دەستان خۆش بێ بەڵام من پێویستم نییە. مەگەر ناتەوێ بیتە ناو هەنگەوانی. من؟ بیگرەیدی مەگە تۆ خۆشت لە هەنگاوانی نایە؟ دەڵێم ئەم هەنگانە ئەگەزن مەگە نازانی نه هەر دوێنێ بوو کە هەنگێک یەکێکی گەست و مرد. ڕاست دەکەی؟ بۆچی ئەم ڕووداوە خەومە؟ فەرهاد گیانە بابە وەرە مزاحمی مەبە کوڕم هەر کەس پێخۆش نییە نێت. هەنگەکان ئەگەر بزانن کەسێ خۆشی لیان نایە زۆر قەڵس دەبن. نا من ناترسم من تەنیا وتم کە ئەمڕۆ لە دوورە و چاوی لێ بکەم هیان ڕابێم ئیشەڵا لە بەیانیەوە دێم. بڵێک ئارام بە با چاوی پێت نەکەوێت. ئێستا چی دەبوو لەگەڵیان ڕۆشت بای؟ بابە بۆچی تێناگەنێەوە من کەمێک لە هەنگ دەترسم کەمێک. ئەتۆ کە باش دەزانی لەبارەی حاج هەنگی هەنگێن و دایکی قسە بکەی. دایگیان بە من مەڵێ دایەگیان بەچاوە بڕوانە ئابەم جۆرە بڕۆیتە پێش باوکم ڕازی نابێت کە پێکەوە زەمام بکەین. هەنگوێن کە ناخۆی لە هەنگەکانیش کە دەترسی. من هاتووم کە ژن خوازم نە هەنگ. زۆر باشە هەر کارێکت کە پێخۆشە بیکە بزارم کێژن بە تۆ دەدات. بۆکوێ؟ ئێستا دەتگەزنە؟ ماترسەوان لەگەڵم هەنگانە گەورە بوون. ئێوە بۆکوێ؟ منیش دەڵم سەردانی کەندۆکان بکەم. بڕن ون بن دەی ون بن. کوڕەکەم ئەم دۆستەت کەی دەیەوێ بڕوە؟ نازانم بابە گیان لەبەر چی بڵێم وەڵا میوان خۆشەویستە بەڵام ئەمە کەس نازانێ خەریکی چییە کە هەرگەلێک دەکات کە من پێم خۆش نییە. نا کڕێکی خراپ نییە خەریکە هەڵ دەدات خۆی لە ناو دڵی ئێوەدا جێ بکاتەوە. کەچی بێ؟ نازانم ئەخلاق و ئاکارێکی هەیە کە دەڕوات بۆ هەر شوێنێک پێی خۆشە خۆی لە ناو دڵی هەمان جێ بکاتەوە. دەڵێم کوڕێکی ڕوودارە دەڵێن نا. ئەها حەق بە ئێوە. ئێستا نۆرەی دیاریەکانی خان بابایە. ئیزن بدەن؟ قوربانی تۆ کوڕی بە ئاوەز و ژیر کە دەزانی بۆ خان بابای خۆ چی بێنی؟ کاتەکان مبارەکت بێت بزانم ئەندازەی یاننا. مبارەکت بێ خان بابا. ئەندازەیە بابا شێکڵاوێکی جوانە ناوت سەر ئێمە. مبارەک بگرە بابەگیان من باڵێنت پێ دەدەم لە یەکەم دەرفەتدا شاڵێکی جوانت بۆ بچینم کە هەر لە ڕەنگی کڵاوەکەت پێ و لەو دەست و چاوت خۆش بێ. خەسرەوگیان زۆر زەحمەتت کێشاوە بە قوربانی ئەو دڵە جوانت بم ئەو هەموو دیاریە ئەویش لە ئەڵمانیا دەستت خۆش بێ.
ئەمەش بۆ خاڵۆم بۆ خاڵۆژنم فەرهاد شیرین شیوە تەنیا نازانم چۆن لە شەرمەزاری خاڵۆم و شیرین دەرباز بم. شەرمەزاری بۆ چییە بابا؟ هیچ چێخان بابا شتێکی گرنگ نییە. ڕاوەستە بزانم مەگە جێگە شەرمەزاریە کە مرۆڤ بێوێ بۆ کچی خاڵۆی خۆی دیاری بهێنە ها دەی بۆ چێ قسە ناکەین؟ جاروبار ژیان بەو جۆرەیەکی ئێمە بیری لێ دەکەینەوە ناڕواتە پێش. ئەمەیە کە بنیادەمەکانیش دەگۆڕێن دەی دوای ئەمەش ئێوە 10 ساڵە کە چاوتان بێتر نەکەوتووەیدی. ئەرێ ئاس قەزا کاتێک ئەمە ڕۆیشتم کچێکی چکۆلە بوو ئێستا ئەگەر وێنەکەتان بۆم نەهاردبا نەمدەناسیەوە. ئەم قسانیان چی کوڕی خۆم؟ هیچ خان بابا مەبەستی ئەوەیە کە زۆر بە خێرایی ناکرێ بەزم و بەساتی مارەکران و زەماوەند و وەڕێ بخەین. بزانم ئەتۆ بۆ خاڵۆت تەلیفۆن کرد یعنی دەزانێت کە تۆ گەڕاوێتەوە؟ ئیزن بدەن من نەخشەیەکم هەیە کە دەم هەوەی بە پێ بەرنامە لە ناکاو غافڵگیریان بکەین لە ناکاو باشە زۆر باشە دەڵێن بەرژەوەندی کاری هەر ماڵێک خاوەن ماڵەکەی زانێ. وەرە دەی چیتە؟ خەریکم نان ئامادە دەکەم. کارم پێتە. دەیداییان هەر لێ بە وتبات. باوکم لەوێ ناکرێت نامەوێ باوکم ببیسێ سەبارەت بە ئەمیرە. خوڕ بەسەرم هەم دیسان کاری ناحەزی کرد؟ نا بەڵام دەترسم ئەگەر هەر بەم جۆرە بچێتە پێشەوە ڕۆژ بە ڕۆژ کەنە سەعات بە سەعات ژمارەی کارە ناحەزەکانی زۆرتر بێت. باوکیش میتر تااقەتی نەماوە کارێ بکە بڕوە. ئەخر دایکیان میوانە من بە میوان بڵم بڕات تازە بە سڵامەتی لای ناخێر دەیەوێ ببێتە زاوامان. هێشتا کە نەبووە دایەکیان لەبەر خۆی دەڵێم ئەگەر هەر لێرە بمێنێتەوە خاڵەکانی کەمتر و کەمتر دەبێت دوایی ئاغا مەنسوور کچی نازاری خۆی بەم کوڕە ناداتە ئیتر خۆتان دەزانن. ئەخر دایکیان چی بکەم؟ دایکی لە کاتی ڕۆیشتن ئەو کوڕی بە من سپاردووە وتی تووبا و تۆ من ناوتی تۆ با و قامەت. باشە نایوێ زۆر بە سوخڕم بگری. زۆر باشە بە شیرین بڵێ بۆ خۆی کارێکی لێ بکات ئەو خۆی باشتر دەزانێت چی پێ بڵێ بە قازان جێتی. چ کێشەیەکمان بۆ ساز بوو فەخری خوددا بڵم چیت لێ بکات کە ناوی کچەکە دانا شیرین. بەڕاستی باوکەگیان فەرمونون میوە بەڕێ زەمانی پەرتەقاڵ پێم خۆش نییە. بەلای خۆمەوە وتم ڕەنگە پێتان خۆش نەبێ. لەبارەی هەنگەکانەوە نەینووسیوە؟ نا ئەم حەڵوتە نەینووسیوە حەڵتەی پێشوو. ئالۆ ئالۆ ئەمیر ئێوەن باشن ئێستا لەکوێدان؟ لە ناو باخدام. من لە جێگایەکدام کە ئەنتن نادات. ئەلۆ ئەنتن نادات. باڵێ بێڵە با من جێگاکەم گۆڕم. ئێستا باش بوو لەسا جێگام باشە نا دەی باشە گوشی لەسەر ئیزنتان. دەی شیرین من ئێستا لە ناو باخام ئەو کاتە لای باوکت بوو. بەیانی زۆر ترسا بووینە؟ زۆر ترسا بووم هەر دەترسام کە هەنگەکان بتگەزن. کەوایە بۆ نەهاتی کە ڕزگارم کەی. وتم کە خۆت زیرەکی بابە. دوایی ئەم هەنگانە دەستەمون و بنەماڵەکەت دەناسن. ڕەبی بمرم تەنیا ماویتەوە تااقەتت سەر چوەرێ؟ نا زۆرش تەنیا نەبووم هەر لە دوورەوە کە تۆم ئەدی دەتوت لای منی. خدایە خێ ئەی بابا چی ئەو قسانەکەی؟ ئەمیر ئەگەر کارێکم بێ بۆمی جێبەجێ دەکەی؟ من مەنێرە لای هەنگەکان بڕوانە من وا هەست دەکەم کە ئەم هەنگانەتان خۆشیان لە من نایە لەزانی لەگەڵ من پەیوەندیان نییە کارێکترت هەیە بڵێ. یانێ پێم وایە کە باشترە تۆ بگەڕیتەوە بۆ تاران. تاران؟ بەبێ تۆ تەنیا؟ هەرێ دەترسم لێرە بمێنیتەوە باوکم تێبگات و هەموو شتێک تێک بچێت. تۆ بگەڕەوە پشودان کە تەوا بوو دایکیشە لە هەندەران گەڕاوەتەوە ئەو کات هەمیسان وەرن بۆ خوازبینی. پێم خۆش نییە کە باوکم سەبارەت بە تۆ تووشی شک و گومان بێت. ئاخر باوکم زۆر هەستیارە. یعنی بەڕاستی بگەڕێمەوە ئەوە داخە.
بە خوددا پێم خۆش نەبوو کەوای لێبێت چ پیرۆزێکم دەکردەوە دەموت ئەوەندە خۆشی ڕادەبوێرین نام دەزانی کە بارودۆخەکە ئاوەهای لێدێ ئەگەر دەڵێن بەگەڕەوە لەبەر خۆمانە بە قازانجی خۆمانە قای ناکە ئەگەر تۆ بتەوێ ئەگەڕێمەوە ئەوە داخە تۆ بی و خوددا ئاوا دڵت پڕمەدا حاڵی من لە تۆ خراپترە دڵم پڕ نەبوو بەڵام منداڵی سەر ئەنجامە پشودانە تەوا دەبێت ئەوە داخە پارەی تەلەفۆنەکە زۆرە بێ ئامیر لەم ماوەیەدا کە لێرەنێت زۆر بێتاقەتت دەبەمون تاست دەکەم دەکرێ ئەم شەو بمێنمەوە سبێنێ بڕۆم ئەم شەو لێرە بمێنمەوە سبێنێ بڕۆم شەو ڕێگاکان مەترسیدارە شەو بمێنمەوە سبێنێ بڕۆم ئوف خەریکی چیەکەی؟ خەریکم قەڵەمزانی دەکەم مەگەر دەزانی؟ دەی کار دەکەم هەتا فێر بەمیتر چەندەش ماشەڵڵا لە هەموو شتێک خۆت هەڵەقوچێنی لە هەموو کارێکش دەبێت سەر دەربێنی ئەرێ؟ باشتر نەبوو کە پتامتایەکە شیوا خانم کچی باش ئێوە ماشەڵڵا ماشەڵڵا چەندە کچی باشی شیوا خانم کچی باش ماشەڵڵا ماشەڵڵا خواردنت کووە مەگە بڕیار نەبوو کە تۆ شێ و نان ئامادە بکەیت بۆن بکەن ناکەمێک بۆ بکەن بۆنی کەباب هەموو جێگایەکی گرتووە لەکوێتان زانی کە من ئەوەندە کەبابم پێخۆشە بڕوانە ئەمە هی تۆ نییە ها یانی ئەوە کە هەمووی تۆ نییە هی فەخری و ئەوانە ئاخر دەمزانی کە ئەم شەو چێشتخانەکەیان داخراوە کەوایە فەرمونون لە سەدەقە سەری ئاغا خەسرە و پورە فەخری نان و کەبابێکیش بە ئێمە گەیشت دەی زەنگل لێدا بۆ دایکت باڵێ وتت کە ئێمە سبێنە دەڕۆین باڵێ وتت کە پورت و ئەوان نایەن باڵێ وتت خسرەواتوەتەوە نەخەیر تستی کۆنکور بوو قبول کرا ئەی چاڕادەیەک بەڵام من سەرم سوور ماوەکە تۆ چۆن پێشت بە خۆت گرت و نەرکتووە کە خۆسرە و گەڕاوەتەوە بۆ ئێران دەی کاتێک بڕیار بێ کە نەڵێم ناڵێمیتر بڕیار بوو کە نەڵێنیتر ڕۆحڕەوانیشیان تێک نەدەی خەڵاتیەکەیان دڵشاکە سەیریکە بزانە لێم دێ جوان دەڵێم خان بابا ئێوە وا بیر ناکەنەوە کە شیرین کەمێک لە ناو بڕیارگرتنەکەی پەلەی کردووە چۆن مەگەر ئاخر بە هەموو جۆرە خەسرۆ لە ئەمیر سەرترە ڕای شیرین کە ئەمە نییە بەڵام شیرین 10 ساڵە کە چای بە خەسرۆ نەکەوتووە ئێستا خسرۆ چی؟ هیچ تەنیا دەڵێم ئێوە وا بیر ناکەنەوە کە ئەگەری ئەمە هەیە کە شیرین بەدیتنی خەسرۆ و ڕای بگۆڕدرێ بڕوانە بڕۆ بۆ سەر کارەکەت چ کارێکم نییە شێومان کە هەیە مەگەر بڕیار نەبوو کە قەڵەمزانی بکەی قەڵەمزانی دەی بڕۆیدی دەی باشە چی کردووە؟
شێوەکەتان سارد دەبێتەوە. شیرین هێشتا لە ژوورەکەی نهاتووەتە دەرێ؟ ئەو ئەگەر وازی لێبینی شەو هەتا بەیانی لە ژوورەکەی نایێتە دەرێ. خواردن کەبابمان هەیە؟ وتم کە خان بابا زەحمەتی کێشاوە. دەستان خۆش پێ یاڕەبی من پێم وا بکە ئەمشەویش دەبێ هێلکۆڕۆم نا خان بابا و کاکم هەمیشە ئاگایان لە ئێمەیە. دەزانم لەبەر ئەمە نازانم چۆنیان پێ بڵێن بۆ مارە بڕانی تۆ شیرین دەبێ کەمێک سەبر بکەن. دایە لەبەر چی خەریکی شەرم دەکەی ها؟ من بە ئێوەم وت نام هەوێ لەگەڵ کچێک کە نایناسم زەماوەند بکەم. تەلەفۆنی پێتم وت زۆر جار وتم بەڵام بە خاڵۆمت نەوت بۆچی؟ ناخەسرەوگیان ئەتۆ منداڵێکی بچووک بووی کە باوکت ئەمری خوای کرد کاکم ئێوەی گەورە کردووە. ئێستا ئەو هەبوو زەحمەتەی کە بۆ ئێمە کێشاوە من چۆن لە ڕووم هەڵدێ پێ بڵێم کە کوڕەکەم چووە بۆ هەندەران بووە بە دکتۆر و گەڕاوەتەوە ئێستا کچەکە ئێوەش پەسەند ناکات ها؟ دایە من کەی وتم کە چوون بۆ هەندەران بووم بە دوکتەر کچی ئێوە پەسەند ناکەم. من وتم ئێمە دەبێت زۆرتر یەکترین بناسین. ئێوە کە هەر لە منداڵیەوە پێکەوە گەورە بوون. دایە ئەمە چه پەیوەندیکی بە قسەی منەوە هەیە من مەبەستم ئەمە یەکە وازی لە بێنە. یعنی دەتوانێت کێ بێ؟ بەڵێ دادەکیان سەلامون عەلەیکم. سڵاو لە منەوەیە کاکە گیان. هەواڵێکمان لێ ناپرسی نەکات دەتەوێت کە زیزمان بکەیت. من غەڵەت دەکەم کاکە گیان. بۆچی ئەم ساڵ ئێمە تەنیا هێشتووە لەگەڵ تووبا بەشەڕاتوون؟ نا بڕوانە کاکە ئاخر تووباگیان بڕێگە ئاکار و ئەخلاقی من دەزانی تاقەتی شەڕ و دەمەقڕێ خەزوران و بووکم نییە هەرچیک هەیە خۆتان چارەسەری دەکەن لە کاتی نوێ بوونەوەی ساڵیش دەبێ هەمووتان لێرە بن. بەڵێ بەڵێ حتمما بە چاوان کاکە گیان. سبینە سبینە کە نا ئێستا ئەگەر ئیزن بدەن دێن بڕێک دواتر دین. نەبوویتر هەمووتان بێن ئەگەر بە باشی دەزانێن ئەو زاوایشتان لەگەڵ خۆتان بێنن لە ئێمەی مەشانەوە با چاومان پێکەوێ. ئەرێ خۆشکە گیان کارێک و نییە؟ کار نا کاکە گیان نا زۆر 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 سپاس دەکەم خدا حافیزتان. بە قوربانی تۆ دادەگیان خدا حافیز. کاکم تێگەیشتووە کە تۆ گەڕاویتەوە حتمما خان بابا پێوتووە باشە 1000 جار ڕاستپێریم کرد کە بەوان نەڵێت. دەی ئاخرەکەی کە دەبێ بزانن ناخێر وەکو شتێک تێ ناگەی وتی زاواکەش لەگەڵ خۆتان بهێنن دەی ئەمە یانی چی؟ ئێوە کارتان بەم کارەوە نەبێ من خۆم لەگەڵ خاڵۆ قسە دەکەم پێ دەڵێ من بۆ ئاشنایی پێویستم بە زەمان هەیە هەرەما. نای هەوەی کە تۆ قسە بکەی مەگەر ناڵێ کە کات و دەرفەتە دەوەی فەرموو ئەمەش کات و دەرفەت ئەمە باشترین دەرفەتە. باش فەرموون. شیواگیان کچم هاتبای لەگەڵ ئێمە بە ئۆتۆمۆبیلێ دەڕۆیشتین. ڕێگا دوور و درێژە بۆ خان بابا دژوارە. ئەی ناشیرین بڵێ دەمەوێت بە ئۆتۆمبیلی خۆم بڕۆم. بهێڵم با یارمەتیتان بدەم. ئەم ئۆتۆمۆبیلە مەگەر ڕێگەش دەڕوا؟ ڕێگایش نەڕوایەمە وتمانەوە لە ئەڵمانیا بگەڕێنەوە پاڵی پێوە دەنێن. من کاتێککە دەڕۆیشتم تۆ ئەم بڕکە بڕکە قسە دەکرێ بە سڵامەتی چاک بوومەوە. مەگەر دەتان هەمووی سەفەری گەڕان بە دەوری دنیا بڕۆنا؟ دەڵێم بەدایکت وت کە ئێمە خەریکین دەڕۆی؟ باڵێ وتم. ئەو کات دەزانێت کە پورت و ئەوانش دێن؟ نا ئاخر دوێنێ شەو کە من تەلەفۆنم کرد بۆ خۆمیش نەمدەزانی کە پور مۆوان بڕیارەکە بن بەڵام پورە فەخری وتی باوکم خۆی تەلەفۆنی کردووە بانگێشتنی کردووە حتم دایکیشم خۆی دەزانێت. دەڵێم بۆ ئاگادار بوونیان تەلەفۆنیشیان بۆ بکە بە چاوان.
دەیتر ئێمە ڕۆشتی ببورن مزاحم بوو ئەگەر باوکم ئۆتۆمبیلەکەی نەبرد با هەتا گەراژ دەتم برد نا فەرهاد بە قوربانی تو خۆم دەڕۆم ببوورەکە خۆشت ڕانە بوار ئینشاڵە کە لە داهاتوو قەرەبوو دەکەینەوە نا دایگیان زۆرش خۆش بوو ئێمە هەموو هیوامان بە داهاتووە مەگەر نەشیری ئاگات لە خۆت بێ خواردنیشم بۆ داناوی و میوە و تۆیشم بۆ داناوە بە چێشتی ناوڕێگە نەخۆی نەخۆش دەکەوی نا بابا بڕۆ کوڕەکەم بڕۆ بە سڵامەت لەلایەن منیشەوە لە کاک مەنسوور خۆدا حەفزی حەتمەن باوکم لە هەنگاوانی کاری زۆر بوو ئەگین ئەنا دەڕۆیشت ئالۆ سەلام شیواگیان باشی کچم کێ پورتووەوان نا نەمدەزانی چی کێ گەڕاوەتەوە خەسرە هەرە دوکتۆر ئەڵمانیایی هەرێ وایە نانا کوڕی پورمە باش بووکەوتت هەر لەبەر ئەمە بۆ من میوە خواردنە داناوە کە لە ڕێگە بیخۆمەرێ ویستت من دەست بەسەرکەی کوڕی پورت خەریکە دێت فەرات خان کاک خسرۆ بڕوا بکە ئێمەش ئاگادار نەبووین ئەمیر ئەرێ ئەمیر ڕاست دەکا دایگیان دەقەی گوشێکە ڕاگرێک چ لەسەر ئیزنتا من هەر لێرە دەمێنمەوە جوڵە ناکەم ئێستاش هەڵدەسم و ئەڕۆم بە هەموو شتێ بە کاک مەسوور دەڵێن مردن جارێک و شیوەنی جارێک ئەمیر شیواگیان دوای تەلەفۆنت بۆ دەکەم کچم